ئیبراهیم زەبۆک و وردە دیکتاتۆرەکان بۆچی حیزبە دەسەڵاتدارەکان پەنا دەبەنە بەر دروستکردنی ئۆپۆزیسیۆنی ساختە؟ دروستکردنی ئۆپۆزیسیۆنی سێبەر خولانەوەیە لە ناو یاریەکدا کە دەسەڵات ڕاهێنەرەکەیەتی بۆ بەلاڕێدابردنی خەڵک، چونکە کاتێک کارێک بەرامبەر دەنگی ئازاد و خەڵکی سربەخۆ دەکرێت ڕایگشتی بە ئاسانی باوەڕ ناکات، بەتایبەت ئەگەر شکستی حکومڕانی هەبێت. بۆیە حیزبە دەسەڵاتدارەکان پەنا دەبەنە بەر دروستکردنی ئۆپۆزیسیۆنی ساختە و کارکتەری پۆپۆلیستی تا بەو جۆرە لە خەڵکی بێلایەن بدەن و درێژە بە ئەجێنداکانی خۆیان بدەن. بۆ نمونە لە پرۆژە یاسای 2021 عێراق کاتێک هاوپەیمانی هیوا داوای ڕێکەوتنی نێوان بەغدا و هەرێمی دەکرد، پارتی ئەوەی نەدەویست و ئەندامانی هاوپەیمانێتەکەشی بە خیانەتکار ناو دەبەر، کەچی دواتر سەرۆکی حکوومەتیان وەک ئەندازیاری ڕێکەوتنەکە وێ ناکرد. بۆ لێڵکردنی بابەتەکەش لە لای خەڵک لە ڕێگەی کەناڵی سەرۆکی حیزبێکی ئۆپۆزیسیۆنەوە بابەتێکی دروست کرد کە گوایە هاوپەیمانی هیوا و چەند کەسێکی بێلایەن دەیانەوێت لەگەڵ یەکێتی ڕێبکەون بۆ دروستکردنی لیستێکی نوێ بۆ هەڵبژاردن. ئەمەش لەلایەکەوە بە مەبەستی لاوازکردنی ئۆپۆزیسیۆنە بە چیرۆکی ناڕاست و وروژێنەر کە کار لەسەر سۆزی خەڵک بکات، لەلایەکی تریشەوە بۆ بەلاڕێدابردنی خەڵکە تا فۆکسیان لەسەر ڕاستی هەوڵەکان نەمێنێت و مەسرور بارزانی بکەنە پاڵەوانی ڕێکەوتنەکە، بەوەش خەڵک بڕوای بەڕاست و ناڕاست نامێنێت. عەزیز نەسین لە ڕۆمانی قۆڵبڕدا باسی کارکتەرێک دەکات بە ناوی ئیبراهیم زەبۆک کە بەردەوام فێڵ و درۆ لەگەڵ خەڵک دەکات تا بڕوای پێبکەن و دوای ئەوەی دەزانن درۆی کردووە تێر گوێنی پێدەدەن. بەڵام دووبارە بۆ بەیانی ئیبراهیم زەبۆک بە هەمان شێوەی پێشووتر خەڵک هەڵدەخەڵەتێنێ و ئەوانیش دەکەونە دوای پەیمان و درۆکانی. بۆیە لە ئێستادا دروستکردنی ئۆپۆزیسیۆنی سێبەر و ساختە زەڕورەتی دەسەڵاتە و ئەویش بە ڕێکەوتنێکی نهێنی دەکرێت. بۆ نمونە پارتی لەگەڵ بازرگانێک یا خاوەن کەناڵێک ڕێک دەکەوێت بۆ درێژەدان بە ئەجێنداکانی و جێبەجێکردنی سیاسەتەکانی لە بەرامبەریشدا یان قەرزەکانی سەر بازرگانەکە ڕادەگرێت یان پرۆژەی تری دەدەنێ یاخود سەفقەی تری نهێنی بۆ دەکەن. بازرگانەکەش بۆ جێبەجێکردنی فەرمانەکە چەندین ڕێگە دەگرێتە بەر بۆ بێهیواکردنی خەڵک. بۆ نمونە بانگەشەی خۆپشاندانی سەرتاسەری دەکات بە یاپراخەوە لە پارکێکدا یان لە سۆشیال میدیا سەدان ئەکاونتی ساختە بە ناوی ئالان میسی و ئەلەند مەدریدی و کچە گەرمیانی و چەندانی ترەوە دادەنێت کە خۆی کۆمنت بۆ خۆی دەنووسێت و هەر خۆشی وەڵام دەداتەوە یاخود ستافێکی بۆ دروست دەکات. بەوەش وا دەکات خەڵک متمانە لەسەر ئامانجێک هەڵچەنن کە لە بنەڕەتەوە بوونی نییە. لە جیهاندا نمونەی دەیان بازرگانی وەک ترەمپ و عەدنان ئۆکتار بۆ دوورکەوتنەوە لە مایەپووچبوون پەنا دەبەنە بەر فریودانی خەڵک لە ڕێی سیاسەتەوە. هەرێمی کوردستانیش لەو ئەزمونە بێبەش نەبووە کە لە ژێر ناوی ئۆپۆزیسیۆنەوە دەسەڵات هەر ڕۆژە و ڕۆڵێک بە ئۆپۆزیسیۆنی ساختە دەجێڕێت بۆ فێڵکردن لە خەڵکو و درێژەدان بە دەسەڵاتی خۆی، چونکە لە بنەڕەتدا بابەتەکە بازرگانیکردنە بە ژیانی خەڵکەوە نەک دروستکردنی حیزب بۆ خزمەتکردنی خەڵک. بۆیە بازرگانی سیاسی لەکوێوە بایبێت لەوێوە شەن دەکات، ئیتر گرنگ نییە باکە ڕەنگی سەوز دەکات یاخود زەرد یان دوجار ڕەشی دەکات، چونکە خۆراکی پۆپۆلیستەکان سۆزی خەڵکە لە کاتی قەیرانەکاندا.